سڵاو کاک دکتۆر. سڵاو لێبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان. شێرپەنجەی پرۆستات چییە؟ پرۆستات وەکو هەموو ئۆرگانەکانی تری لەش ئەگەری هەیە تووشی نەخۆشی شێرپەنجە بێت. تەمەعاً شێرپەنجە لادانی خانەکانی ئەو ئۆرگانەیە لە کار و چالاکیە نۆرمەڵەکانی خۆی بە شێوەیەکەوە خانەکان لە کۆنتترۆلی لەش دەرەچێت و بە شێوەیەکی ناڕێکوپێک و ناتەندروست زیادەکە و گەشە دەکات. هۆکارەکانی دروستبوونی شێرپەنجەی پرۆستات چییە؟ ئەوەی ڕاستی بێت تا ئێستا هۆکارەکانی بە شێوەیەکی گشتی دابش کراوە بۆ سێ هۆکاری سەرەکی. گرنگترین هۆکاری شێرپەنجەی پرۆستات تەمەنە. ئەم نەخۆشیە پێوترێن نەخۆشی تەمەن. لەگەڵ بەرزبوونەوەی تەمەن بە تایبەتی سەر و 70 ساڵی ئەگەری دروستبوونی شێرپەنجەی پرۆستات زۆرە و هۆکاری دووهەمیان بۆ ماوەیە. دەرکەوتووە ئەو خێزانانەی کە لە یەکێکی نزیک ینی یەکی پلەیەک واتەیە لە باوک یان لە مام یان لە برای گەورەیە شێرپەنجەی پرۆستات هەبوو بێت ئەگەری دروستبوونی شێرپەنجەی پرۆستات لە کوڕەکانی ترە چەند قات بەرز دەبێتەوە و هەندێک هۆکاری تری دەرەکی هەیە وەکو هۆکاری ژینگەیی کە پەیوەندی بە جۆری خۆراک و کارکردن و ئەو ژینگەی کە ئەو کەسە تێداژی. نیشانەکانی چین و چۆن دەستنیشان دەکرێن؟ بەڵێ لە سەرەتادا ئەم نەخۆشیە ئەکرێت هیچ نیشانەیەکی نەبێت. هەر بۆیە هەندێک جار دەستنیشانکردنی ئەو نەخۆشیە لە ڕێگەی هەندێک فەحسەوە ئەبێت کە نەخۆشەکە بەبێ ئەوەی هیچ نیشانەیەکی هەبێت بۆ تەندروستی خۆی ئەیکات. و ئەگەریشی هەیە ئەم نەخۆشیە هەندێک نیشانەی هەبێ بە تایبەتی لە قۆناغە پێشکەوتووەکاندا وەکو ناڕەحەتی میزکردن، ئازار لە کاتی میزکردنە، هەبوونی خوێن لەگەڵ میزە و هەروەها ئازاری بەشی خوارەوەی سک، ئازار لە پشت و لە قاچەکاندا. چارەسەرەکانی چین؟ ئێمە ئەگەر توانیمان دەستنیشانی شێرپەنجەی پرۆستات بکەین بە ڕێکاری تاقیگەیی ئەویش بریتیە لە ناردنی هەندێک تێستی تاقیگەیی کە لە ڕێگەی خوێنەوە ئەکرێت ئەوە پێمان دەڵێت ئایا ئەم نەخۆشە هەڵگری شێرپەنجەی پرۆستاتە یان نا و هەروەها هەندێک بڵێن تیشکی سیتیسکان یان MRI کە بۆ نەخۆشەکەیەکەین ئەمیش بە شێوەیەکی گشتی ئەتوانێت دەستنیشانی نەخۆشیەکەمان بۆ بکات. هەندێک جار لە ڕێگەی وەرگرتنی پارچە لە پرۆستات یان لە ئەنجامی نەشتەرگەری پرۆستات کە بۆ ئەو پیاوانە ئەکرێت کە بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە میزیان نەگیرێت کاتێ ئەم پارچانەی پرۆستات ئەنێرین بۆ تاقیگە نەتیجەکەی هەندێک جاریەتەوە کە شێرپەنجەی هەیە. ڕێگە چارەسەرەکانی شێرپەنجەی پرۆستات چەند قۆناغێکە. لە قۆناغی یەکەمە ئەتوانین بڵین نەخۆشەکە ئەگەر قۆناغی سەرەتا بێت کۆنتترۆلکردنی نەخۆشیەکەی زۆر ئاسانترە لە ڕێگەی چارەسەری هۆرمۆناتەوە و هەندێک چارەسەری کیمیایی و هەندێک جاریش چارەسەری تیشک. یەکێکی تر لەو چارەسەرە زۆر کاریگەرانە بۆ ئەو نەخۆشانەی کە نەخۆشیەکەیان بڵاوبوونەوەی نییە و تەنها لە شوێنی خۆیدا ماوەتەوە ئەویش دەرهێنانی پرۆستات و نەشتەرگەری لابردنی پرۆستاتە بە شێوەیەکی تەواوەتی. کاتێک کە نەخۆشەکە پرۆستاتی بۆ لا ئەبین بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشە ئەگەر بڵاوبوونەوەی نەبێت لە لەشیا ئەتوانین بڵین کۆتایی بە نەخۆشیەکەی ئەهێنێت کەواتە چارەسەرەکانی یان ڕێگەی هۆرمۆنیە یان کیمیاویە یان بە تیشکە یان بە شێوەی نەشتەرگەریە. خۆپاراستن لە شێرپەنجەی پرۆستات چۆنە؟ شێرپەنجەی پرۆستاتیش وەکو هەموو شێرپەنجەکانی تر چۆنەتی خۆپاراستنی بە شتێکی تایبەت نییە بڵێت ئەم شتە بکات ئەو کەسە ئەمە بکات تووشی شێرپەنجەی پرۆستات نابێ بەڵام بە شێوەیەکی گشتی خۆراکی تەندروست، دوورکەوتنەوە لە جگەرەکێشان، دوورکەوتنەوە لە ماددە کحولیەکان، وەرزشکردن بە بەردەوامی ئەمانە ئەبێتە هۆی دوورکەوتنەوەی ئەو کەسە لە نەخۆشی شێرپەنجەی پرۆستات. زۆر سپاس کاک دکتۆر. سپاس بۆ ئێوەش.